دژە تیرۆر و کۆماندۆی بافڵ تاڵەبانی بۆ وا دەکەن. هێزەکانی ژێر فەرمانی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ماوەیەکە بەربوونەتە گیانی خەڵکی سلێمانی و هەر ڕۆژە و کەسێک دەکوژن، کەسێک دەرفێن و کەسێک دەستگیر دەکەن. بە شێوەیەک چەکدارانی یەکێتی دەست لە کەس ناپارێزن. ڕۆژێک کاسبکار دەکوژن، ڕۆژێک بازرگان دەرفێنن، ڕۆژێک مێر منداڵ و منداڵ دەکوژن. چەکدارانی دژە تیرۆر و کۆماندۆی یەکێتی لەم مانگەدا دوو کەسی دیاری سلێمانیان ڕفاندووە کە هەردووچیان بەبنەماڵا لە نێو ئەو حیزبە بوونە و تاوەکو ئێستا شوێن بزرن. یەکێتی لە ڕۆژی 5 ئەم مانگە ئەتا سەراوی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی بەبێ هۆکار و هەبوونی هیچ سکاڵایەک لەلایەن هێزێکی دژە تیرۆر بە فەرمانی بافڵ تاڵەبانی ڕفێندرا و نزیکەی 26 ڕۆژە ئەتا سەراوی لە زیندانە و تاوەکو ئێستاش دیار نییە هۆکاری دەستگیرکردنی چییە. پایتەخت میدیا پەیوەندی بە خێزانەکەی کرد و ئەوان ناشکرایان کرد کە تاوەکو ئێستا زانیاری ورد لەبارەی دەستگیرکردنی ئەتا سەراوی بەوان نەدراوە. تەنها وە دەزانن کە بە فەرمانی بافڵ تاڵەبانی دەستگیر کراوە و ڕێگا نادەن لە زیندان سەردانیشی بکەن. جیا لە ئەتا سەراوی 15 ڕۆژ دوای ئەم ڕووداوە دژە تیرۆری یەکێتی دووبارە بەبێ هۆکار کوڕەشەهیدێکی ئەو حیزبە دەرفێن و تاوەکو ئێستا نازاندرێ بۆکێ بردراوە و لەکوێ زیندانی کراوە. کورد و حەج ئیبراهیم ئاغا ئەو بازرگانەیە کە شەوی 15 مانگە هێزێکی دژە تیرۆر خۆی و کوڕە 17 ساڵانەکەیان ڕفان. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا بەرپرسێکی دژە تیرۆری یەکێتی ئەم بازرگانیان ڕفاندووە. ئەمەش بەهۆی ئەوەی بەرپرسێکی دژە تیرۆر بە ناوی هەکاری باڵاک قەرزداری کوردۆ بووە و ئامادە نەبووە قەرز بداتەوە. هەر لەبەرەوەی ئەو بازرگانە داوای قەرزەکەی کردوتەوە. ئەفسەرەکەی دژە تیرۆر تۆمەتی نزیکی لە لاهور شێخجەنگی و ئاراز شێخجەنگی بۆ ئەو بازرگانە هەڵبەستووە و دواتر دەستگیری کردووە. ئەم کارانەی یەکێتی لە کاتێکدایە تەنها لەم مانگەدا لەلایەن هێزی کۆماندۆوە 2 کەس دەکوژرێن. جگەلەوەی چەکدارێکی کۆماندۆ لە چەمچەماڵ تەقەی لە 2 کەس کردووە و بە گولا قاچی هەردووکیانی شکاندووە. هەروەها ماوەیەک پێش ئەو کاتیش لەسەر پولایت و زولانەدانی ئۆتۆمبیل لە سایدی خێرا قاچی کەسێکی تریان شکاند. ئەمە جیا لە دوایین کاریان کە ڕفاندنی بەڕێوەبەری پۆلیسی بازیان